وتی لەکوێ بینایت و نامخۆینەوە ڕۆبوو وتی ناوەڵام من لێرە قوزەقوتە خۆم کەسێک تا ئێستا تووڕەنەوە بۆ نەبڵێ قوزە قورتێ بۆ تێبکەم نابعکسە ناوەڵا بەس زەلام هاتۆ مەسەوتێتی تقریبەنەوە دووسەمان پێشتەوە برادری هاو ماڵەوە تەلەفۆنی بۆ کرد ئەوە چ ڕێگەشەوە هەر گوێی لێوێ بێ ڕۆژێ لە ڕۆژان وتی لەکوێ بینایت و نامخۆینەوە ڕۆبوو وتی ناوەڵام من لێرە قوزەقوتە خۆم تیجا بۆ تۆڕابی دی کامێرا کەرەوە سیرکە ماڵتان ناوابێ ئەم قوزەقوتێکی وڵا ڕۆحم ڕووی ئەنی ئەوەیە ناوەڵا باکسەوە هەر زۆریش پێکەنی دوایش سەفەرشی بردەوە لەگەڵەوەیە کەسێکە بۆ بێت ئێرە بێت تاقەت بێت بۆم ناوانە خسبێتە پێکەنی ئارێ وەڵا ئەکسەریەت خەڵک هەر خۆی لەسە عەسابە کێتە ئێرە ژەڵێ قاڵمێکم بەرێ هەر سەیری دمچەیەکەم زانم کە دمچەوی تاوانی ئەڵم کاکە ئەو قاڵمەک ئەم تێکردو خۆ سەڵاتەکەی تێکە قوزەڵقوتی شتێکە زۆر خۆشە وتی قوزەڵقوت چیەتم چۆ سەیریکە خوێن دیەوەتی بابە بە زاتی خوا مەجیاوازە ئەمجا پێکەنی دوای دیدی وەڵا ماڵەوە بێکە ئاوا ئەم شتە نووسیەوە بە قوڵام بێتاقەت بە مەداوە جۆم کراوە ینی باوەڕکرد درێ نەبێنێ لەشە من دوان سییانە خوا هەموو جارێکە و خەڵکانەیە بێتاقەتە زیاتر حەزی لە قاورمەکە یاخو جگەرەکە خۆی قاورمە مڵکی سلێمانیە یعنی شوێنێ نییە بە ناوی هیچ شارێک کە قاورمە دروستکە مڵکی شارێ ئەم شاری ئێمەیە قاورمە شتێکی سادەیە ینی ئەوە نییە بڵێ وەکو گۆشتوە بەڵام تێستا من ئەو بۆ ئیزافە کردووە قیمەی فرێش جگەری فرێش بڵێن ئەم زەڵات و ششتە دیارە ئەمە بڵێن تون و ئەنواع و شتن تێکەڵ کردووە بڵێن ئەگەر لە فێب خۆی ئامانی تێکەڵ کردوبی خۆی یەکسە هەستی پێەکەی کە جیاوازە وەکو ناوەکان چۆن جیاوازە خواردنەکە جیاوازە ئینا وەکو قاورمە 100% فرێشە و مڵکی سلێمانیە ئارە وڵا